یاسلااوت لێبێ و نوێترین زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان لە پارێزگای هەڵەبجە چییە؟ سڵاو لە ئێوەش لە ئێستادا خۆپیشاندانەکان لە هەڵەبجە دەستی پێکردووە کە لە فولکەی عومەری خاوەرەوە بە شێوەیەکی ڕێپێوانە گەروێنەگرەکەم هاوکار بێت بەشێک لە جیهانی خۆپیشاندانەکەی ئەمڕۆی چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە بۆ بینەران دەبەزێتەوە خۆپیشاندەران بە شێوەی تافکێشان و دروشتێک کە لە ڕێپێوانەکەیاندا دەڵێنەوە کە ئێستا ئێمە بەڕێ خۆپیشاندەران کە ئێمە لەگەڵیانە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە و باخی گشتی بەڕێکەوتون هەوڵ دەدەین بچینە لای چەند خۆپیشاندەرێک بزانین تاکوکەی بەردەوامە بن بەڕێستان وەکوچی بەشداریتان لەم خۆپیشاندانەدا کردو و تاکوکەی بەردەوامە بن. کاکەی وا ئێمە لەم خۆپیشاندانە بەردەوامە بین هەتا داکوکی تەواوی لەسەر مافەکانی خۆمانەکەین. یەک لە مافەکانمان وەرگرتنی موچەکانمانە و مافەکانی دیکەش نەمانی خەیرانی سیاسیە لەم لەبەر ئێمە هاوڵاتیان بە کامل بە مامۆسایان فەرمانبەران کاسبکاران گشتمان گیرۆدەی قەیرانی سەرۆکایەتی هەرێمین هەتا قەیرانە سیاسیەکان کۆتایی پێنێت ئێمە بەردەوامە بین لە خۆپیشاندان داکۆکیەکەین لە مافی خۆمان بەبێ وەسان و بێگومانی هاوڵاتیانیش ئەەکەینەوە وەک مامۆسایان بڕیارمان داوە ڕۆژی شەمەش ناچین ئەوڵەکانی خوێندن هەتا حەقی خۆمان وەردەگرین. باز بۆ بەڕێزیت هەوڵ دەدەین بچینە لای چەند خۆپیشاندانێکی تر تاکوکەی بەردەوامە بن لە خۆپیشاندان تاکوکەی بەردەوامە بن لە خۆپیشاندان ومان وڵا بەردەوامە بین تا و کاتێک کە ئەو حکومەتە بێباکە گوێچکەی ئەکرێتەوە و ڕاچەڵەکێ بۆ خەمی میلەت. ئێمە داواکارم لێرەوە لە مایکەکەی جەنابتانەوە داواکارم لەسەر فەرمانبەران لەسەر شار و شارۆچکەکانی کوردستان بێنە سەر خەت چونکە ئەمە داواکاری مافەڕەواکانی سەرجەم فەرمانبەرانە نەگی شاری هەڵەبجە بەتەنی خومارچی سارا ئێمە ئێستا لە نزیک سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەین دام و دەستگا حکوومیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە کارمەندەکانیان هیچ داوامی خۆیان ناکەن مامۆستایانیش بەشێکی زۆر لە مامۆستایان نەچوونەتە هۆڵەکانی خوێندن لە ئێستادا پرۆسی خوێندن لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕاگیراوە. بەڵێ وریا حەمەکەی پەیامێرمان لە هەڵەبجە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاری